بەیانیتان باش خۆشەویستانی تۆڕی میدیای ڕوودا و من دارا حەسەنم هاتمە خزمەتتان بۆ پێشکەشکردنی کەشی ئەمڕۆی هەرێمی کوردستان و ڕۆژانی داهاتوو و هەندێک لە وڵاتانی دراوسێ و جیهانی بزانین ڕەوشی کەش چۆنە. سەبارەت بە ڕەوشی کەشی هەرێمی کوردستان و عێراق وڵاتانی دراوسێ ئەو کاریگەری شەپۆلەی کە لە باکووری هەرێمەوە هاتۆتە ناوچەکانمان و هەمڕۆ لە هەمان کاتا شەپۆلێک لە باکووری ڕۆژئاوای هەرێمەوە دێتە ناوچەکانمان لە دەریای ناوەڕاستەوە کە دەبێتە هۆی دابارینی بارانبارین ئەم شەو لە پاش نیۆڕۆ بە دواوە دێتە ناوچەکانمان. سەر تاسەری هەرێمی کوردستان دەبێ بە هەورێکی ستراتیفۆرم تەبەقی ناو بەناو هەتاویش لە هەندێک شوێنە دەرئەکەوێت و بەفر لە ناوچە شاخاوەکاندا دەبارێت لە ناوچە شاخاوەکان بەفردا دەبات پێ ئەگەر ئەچێ ئەم شەپۆلە هەتا ڕۆژانی شەممە لە ناوچەکانماندا کاریگەری بمێنێ ناو بە ناو هەتاویش ئەبێت بەڵام بەیانیان زوو تەمومش دروستە بێت بەستە و شەختە دروستە بێت لەو ناوچە شاخاویانەی کە بەفری لێ دەبارێت پلەکانی گەرماش بەهۆیەوە دادەبەدێت تێگرای پلەکانی گەرما بۆ ماوەی ئەم یەک دوو ڕۆژە لە 8 تا 14 پلە تۆمارەکەی لەسەر تاسەری هەرێمی کوردستان. بەڵام لە باشووری عێراق کاریگەری ئەو شەپۆلە کەمترە لە سەریان بارانیان نییە هەتاوی بەردەوامیان هەیە. سەبارەت بە ئەو شەپۆلەی کە لە دەریای ناوەڕاستەوێتە ناوچەکانمان زۆر چڕ و چالاکە. بەڕێزینە لە یادم کرد بەیانی ڕۆژگیرانەگرێ بە شێوازێکی نامۆ کۆتای ئەم ساڵ 2019 بایبایمان لێەکە بەو دیاردەی فەلەکەی ڕۆژ دەگیرێت بە شێوەی بازنەی ئاگریان ناوناوە حەلەقەت النار لە ئوسترالیا، ئەفریقا، ئاسیا دەبینێت. بەڵام لای ئێمە بەبوونی هەورەکەەوە بڕوا ناکەم بیبینین. دێمە سەر پلەکانی گەرما لە ڕۆژهەڵاتی کوردستان تا ئەستا شەپۆلەکە نەگەیشتووە بەوان هەوری بەردەوامیان نییە و پاش نیۆڕۆ هەوریان بۆ دروستە بێت. لە ورمێ پلەکانی گەرما 1 پلێ هەتاوی بەردەوام لە مەهاباد 6 پلێ هەتاوی بەردەوام لە سنە 1 پلێ هەتاوی بەردەوام لە کرماشان 3 پلێ هەتاوی بەردەوام لە ئیلام 8 پلێ. لە هەرێمی کوردستان هەور دروست بووە بە شێوازی پچڕ لە شێوازی هەوری لۆکەڵ و هەوری ستراتیفۆرم تەبەقی دروستە بێت کە چڕ دەبێتەوە. لە پاش نیۆڕۆ زیاتر هەورەکە چڕ ئەبێتەوە و ئەگەری هەیە لە شەوێکی درەنگانە باراندا بارێت. لە هەولێری پایتەختی قەڵاو مناری هەرێمی کوردستان پلەکانی گەرما 14 پلەیە هەوری تەواو لە ناوچەکانە بە شێوازی تەبەقی. لە دهۆکی دەلال و خۆشەویست 12 پلەیە هەوری بەردەوام. لە شاری سلێمانی شاری ڕۆشنبیری و خۆشەویستان پلەکانی گەرمامان 6 هەور و هەتاویشمان دەبێت ناو بەناو. لە کەرکووک قودس و دڵی کوردستان کەرکووکی خۆشەویست 14 پلێ و هەور و پچڕیان هەیە و ناوبەناویش هەتاویان بۆ دەرئەکەوێت. لە ڕۆژئاوای کوردستان دەستی پێ کردووە شەپۆلەکەی ئاماژەم پێکرد بۆ بارانبارین لە ئەفرینەوە دەستی پێ کردووە. سەرنجبەن ئەفرین پلەکانی گەرما 8 و بارانی بەردەوام. لە کۆبانێ باران و هەتاو هەور 6 پلەیە. لە قامیشلۆ ئشتە نەگەیشتووەتە ئەوێ شەپۆلەکە لە چەند سەعاتی داهاتووە قامیشلۆش ئەو باران و هەور و هەڵایی بۆ دەچێت پلەکانی گەرمایان دەیە لە حەسەکە نۆیە کە شەپۆلەکە دێت لێوێەوە بەو شێوەیەت. سەرنجبەن بە هەمان شێوە لە باکووری کوردستان ئەرزڕوم 3 پلەیە هەور و هەتاوە. دەرسیم هەوری بەردەوام پلەکانی گەرمایان 2 لە سێڤاس 3 هەوری بەردەوام. لە ئامەد 5 پلەیە لەوان 7 پلێ و هەوری بەردەوام. بەڵام مەترسیەکە لە ناوچەکانی باکووری باشووری ڕۆژئاوای تورکیا بەردەوام باران و بەفر دادەبارێبوویان. لە پەکین هەو نییە هەتاوی بەردەوامیان هەیە ئەمڕۆ پلەکانی گەرمایان 4 لە بانکۆنگ 32 کەمێ پلەکانی گەرما لە چاو ڕۆژانی ڕابردووە بەرز بۆتەوە. لە پایتەختی هەندێک وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان هەولێری پایتەخت وەکو ئاماژەم پێکرد 14 پلەیە. لە ئەنقەرە 4 پلەیە. بەڵام ئەمان باران و بەفر لەم ناوچانەدا دەستی پێکردووە. لە ناوچەکانی تورکیا
ڕۆژئاوا و باکوورەکەی باشوورەکەی هەورو بە هەتاو باران دەستی پێ کردووە. لە بەغدادی پایتەختی عێراقی فیدراڵ هەتاوی بەردەوام هەیە باشووری ناوەڕاستی عێراق ئەم شەپۆلی بارانبارینە نایگرێتەوە پلەکانی گەرمای چواردێ تاران کێشەیەکی ئەوە لەم مانگەدا بوو بە 6 ڕۆژ پشوو بەهۆی ئەو تەم و تۆز و دووکەڵ و خوبارەی کە هەیەە سەرجەم دانیشگا و خوێندنگاکان پشووی فەرمیە بەهۆی ئەو تەپ و تۆز و خۆڵۆ لای ئێمە باشترێ کە تۆزێکمان هەیە خەڵک دڵگرانە بێ جا وەرە قوڕ بەسەری تاران هەمویان کەمامیان بەستووە لە دووبەی هەتاوی بەردەوامە و پلەکانیان 22 پلەیە دێمە ئەوروپا پێدەچێت شەپۆلی بارانبارین لەو ناوچانەدا چڕ ببێتەوە ئەگەرێکی لاوازیان هەیە لە هەندێک شوێنی ناوچە شاخاویەکانیان بەفریان بۆ ئەبارێ ئەوان پێیان خۆشە لە ناو شارەکانە بارێکەکی شانسیان نێتە بڵێنکی ستۆکۆڵم باران و بەفر لە ناوچە شاخاوەکانە دا ئەبارێت پلەکانی گەرمایان سێ لە ڤێننا 8 پلێ بارانی بەردەوام هەیە لە ئەسینە 14 پلەیە باران و هەوریشیان هەیە لە ئەفریقا قاهیرە 13 پلە هەوری بەردەوام ئەم ناوچانە سەر تاسەری شەپۆلەکە بەشێکی ئەوانیشی تێئەکەوێ باکووری ئەفریقا لەو ناوچانە جەزایر و تونس و مەغریب ئەگەری بارانبارینیەکە ئەدیزە بابا هەور و هەتاوە پلەکانی گەرمایان 15 ئەمانە هەندێک وەخت خۆشە کێشە سەرەکیەکە ئەمریکایە ئەمڕۆ کەوتونەتە ژێر کاریگەری پاڵەپەستۆی نزمی دەریایی لەگەڵ هینەکە لە منتیقەی شیکاغۆ پێم وابێ کێشەیان هەیە تۆرنتۆ هەور و هەتاوە مانگە شەویان هەیە عەفوو لە واشنتۆن هەوریان نییە مانگە شەوێکی باش دیارە بەڵام کێشەیەکیان بۆ دروست بووە لە دانیشتوانی سیدنی و چەند شارێکی دیکە لە ئوسترالیا هەناسەیەکی ئاسوودەییان هەڵمژی دوای ئەوەی بارینی سیدنی و چەند شارێکی دیکەی گرتووەتەوە گۆڕانکاریەکانی کەش و هەوای ئەو وڵاتانە کە کێشیان بۆ دروستە بێ بەڵام ئەو کێشەیە بەردەوام نابێ ماوەی زیاتر لە هەفتەیەکە دارستانەکانی ویلایەتی ساوس وێلز گرتویانەتەوە زیاتر لە 7,000 دارستانی چڕ سوتاون تیمەکانی بەرگری شارستانی فریاکەوتن لیژنەکانیان بەردەوامن بۆ کۆنتڕۆلکردنەوەی ئاگرەکە بیگوژێننەوە کێشەکانیان ئەشتا هەر بەردەوامە لەو ناوچانەدا کە پێشبینی ئەوە دەکەن بۆ ڕۆژمی کریسمس باران لە چەند ناوچەیەکی ئوسترالیا دا ببارێت کە کێشەی ئەو ئاگرە کۆنتڕۆل ببێ بۆیان وە پلەکانی گەرما لەو ناوچانەدا کەمێک لە دابەزینە ئەو پلانی گەرماکە لە ڕۆژانی ڕابردووە لە 47 و 48 و هەتا 50 ڕۆشت بوو بەڵام بەهۆی ئەو شەپۆلی بارانبارینەوە کە ناوچەکەی گرتووەتەوە کەمتر دادەبارێت سەرنجبەن کەش و ئاو هەوایان هەندێک خۆش بووە لەو شوێنانەدا بەڵام لە منتیقەی شیکاغۆ تەمومژێکی زۆر هەیە کە هاوڵاتیانی ناڕەحەت کرد بوو ترافیک وەستا بوو بە حەقیقەت یعنی مەدای ماوەی بینینیان سفر بووە کە سفر بوو هاتوچۆ ناکرێت بەڵام لای ئێمە باشترێکە ماوەی بینین لە 100 مەترەوە تا 500 مەترە بێ بۆیە بێ شۆفێرە بەڕێزەکان بە وریایی مامەڵە بکەن سەرنجبەن ئەمە شیکاغۆیە چاو لێ یەک سیارە بە دەرەوە نییە و حرەکەی تەیرانیان وەستاوە فڕۆکەوانی وەستاوە بە بۆنی ئەو تەمومژەوە کە لەو ناوچانەیە لە شیکاغۆ یەک پارچە ئەو منتیقەی داپۆشیوە کەوتونەتە ئینزارەوە ئەوە ناو فڕۆکەخانەیە لە شیکاغۆ کە ڕێحلەکانیان وەستاوە ئەمان ئەو کێشەیان بۆ دروست بۆ سەرجەم ڕێحلەکان کەنسڵ کراوە بەهۆی چی بەهۆی ئەو تەمومژەی کە لەلایەن دروستە بێ بۆیە شۆفێرانی بەڕێز بە تایبەتی هێڵەکانی دەرەوە ڕجاتان لێکم دەستان ماجەکەم زۆر بەوریایی مامەڵە لەگەڵ ترافیکا بکەن بۆ پاراستنی خۆتان و سەر و گیان و ماڵتان هەتا دێمەوە خزمەتان هەر لە خۆشی و شادیابن جەژنی سەری ساڵی نوێتان پیرۆز بێت.